سڵاوم کاتتان باش دیارە لە چەند مانگێک بەر لە ئێستا هاوڵاتێک لە شاری هەولێر بێسەر شوێن دەبێت لە ماوەی دوو ڕۆژ ڕابردوودا تەرمەکەی دەدۆزرێتەوە و خانەوادەکەی ناڕازایی دەدەبڕن و قسەیان هەیە لەسەر شێوازی بێسەر شوێن بوونەکە و دۆزینەوەی تەرمەکە ئێستا لە بەردەم پەیمانگای دادوەری کەس و کارەکەی کۆبنێتەوە هەم دایکی باوکی برایەکانی و خزم و کەسی ئەوان تێبینیان هەیە و قسەیان هەیە لەسەر شێوازی با بڵێین کوشتنەکە و دۆزینەوەی تەرمەکە. من ئێستا سبەلای یەکێک لە کەس و کارەکانی ئەویش ئامۆزایەتی ئەم کاتت باش دەکرێت بە دیاریکراوی پێم بڵێ ئەو ئامۆزایەت چەند ڕۆژ و چەند مانگە بێسەر شوێن. ئەو کاتێ ئێوەش باش بەخێر بن بۆ دەرفەتەی سپاسان دەکەم کاکە ئەوە دەیدا شەوی دەیدا لەسەر 11 2020 ئەو ئامۆزای من تەلەفۆنێکی لۆ هاتبوو بزر بوو لە ماری چۆوە دەرێ لە پاش دوو ڕۆژان بە دوادا چوون و گەڕانمان لۆ کرد بە دوای دادەگەڕین سیارەکەمان دۆزیەوە لە مەفرەقی دیبەکەی دوو ڕۆژ پاش بزربوونی دوایە ئێمەش کەتینە دوێ و لە زۆرها جیان جێمان لێ بوو گوتیان کاکەوە بزر نەبووە یان نەکوژراوە لای ئێمە ژیرایە لای چی ژیراوە چێوەساز لای حکوومەتی خۆمان ئەگەر لای حکوومەتیە ئەمن دەستخۆشی لە حکوومەتی دەکەم ژیرایە لەسەر هەر مادەچیە لەسەر هەر ئیشەچێ لەسەر هەر کارێکی من لێرەوە دەستخۆشیان لێ دەکەم بەڵام دڵنیایەکمان هەبی کە ئەو ئامۆزایە من ژیرایە وەنیە نەتیجەکمان بدەنی لۆ ئەو مار و مندارەی پێ دڵنیابی بە خۆمان دڵنیابین. لە پاش 3 مانگ و 20 شەو 10 ڕۆژی جەنازەک دۆزراوە لە نێزی گوێندەر لە نێزی گوندی یێدوقو و شۆڕیجە و حەسارۆکان لە ناو حەوزی نەفتێ کوژرایە شێواندرایە ئێستا کەش نەکەس پێمان دەڵێ گیرایە لە کنەمەیە ئێستا نەکەس دەڵێ ئەو مەیتە ئینگۆیە ئەمەش ئەگەر ڕوخسەتە بێ ئەمەش داوامان لە سەرۆکی هەرێمە جەنابی خودی سەرۆکی هەرێم داواکار و داوای لێ دەکەین بەخۆی بە وەزعی هەربستی نەتیجەکمان بداتێ لۆوەی ئەو مار و مندارە پێوە دڵنیابی بزانین ئایا گیرایە لە کنەوانە ئەمە دەستخۆشی لە حکوومەتەی دەکەین دەستخۆشی لە برانی ئاسایش پۆلیس دەکەین بەڵام نەگیرایە و کوژرایە هەر یەکەکی کوشتبی بەرپرسبی نابەرپرسبی قابلی قبول نییە و قبولیش ناکرێ. باسنەوە کە پێیان وتن لای ئێمەیە کە لای حکوومەتە خەلای حکوومەت پێیان وتنە ئاسایش دەستگی کراوە یا لای پۆلیس کاشێ ئەمە دەستخۆشی لە حکوومەت دەکەین دەستخۆشی لە برانی ئاسایش و هێزە ئەمنیەکان دەکەین ئەوان بزەبەت شەخص بەمای نەگوتیە بەڵام جێمان لێ بۆ گیرایە کە ئەتوش ئێستا کەسەکەت بزر دەبی بڵێن گیلایە لە لای حکوومەتی خۆدە تو مرتا دەبی یعنی دڵنیای لە دەست حکوومەتە بابگیری خێزاندارە و چار منداریشیەیە بەڵام هەر یەکێک بە وەزعی کوشتبیەوە قابلی قبول نییە ساق دەڕاستە بوو و ئەندامەکیش بوو لە ئەندامەکانی پارتی دیموکراتی کوردستان لە ڕێکخرا و ناوچەی شەمامت یعنی ئەندامی خۆمە بەزیانی بەو شێوەی بزرکردن وە کوشتن یعنی ئەوە هیچ عقلیەتە قبولی ئەو شتەی ناکە. وڵای من دیسکۆ بسمەلای دایکی بزانم ئەو ئەچبێ دایە ئەو کاتت باش دەمەوێت پرسیارەوە دەکەم کوڕەکەت هیچ ڕۆژێک لە ڕۆژان باسی ئەوەی کردێکە هیچ کێشەک و گرفتێکە هیچ کەسێکی والله بە قوربان هیچ ئەوەی لەگە کەس نەبە لە خۆشی برابوو لە گوندی بەخوای بەر ئەوتە بەیەغبارۆ خۆ دەڕاستەی داهاز و دوورنەی دەکردلو حالەمی و بە ڕۆژ تەلەفۆنەکان لەو کرد گوتیان وەرە و کوڕ ڕۆی هێوارە بۆ نازەوە دە 9 ساعات 9 بوو مەغری کسند بوو هەشت بوو لە کەم دانیش بەخوا هەمریشی گرتم بەڵام گوتی چی نەگۆ داوا دەڕۆم بەخوای وای نەگۆ بەخوای نا بەخوا هیچ وای نەگۆ ڕاست ڕۆی بەخوا ڕالیان سۆرگم کردیمە نازنهای شەرمانەگە کە بە شەری خوای نەکردی ئەمە نا وەڵڵای چی بران لە گوندی بەخوا چی بران لە خۆ لە گوندیش بپرسن وڵای داواکاریمە بە قوربانی پێرایە کاک مەسعودی دەبم بەس کوڕەکەم لەو بەردا دوو زارم زگستایەکی گەورە مردیا 3 مندارۆکە هێڵعان 3 مندارۆکە زاعیرۆکە بووینە بای بە سارە لێدایە کەشەشم مردیا ئەوەشم سورگم کرایە بە قوربانی پێراوەکە دەم بەس سەرق سۆراغەکی هەبی لە بە ئەو سار منداری وە هەیە ئەوەی شیر خۆرە پارەم نیە یارمەتی بدەم چیژێ سەقەتم هەیە زەخت و سووکەریە و چاوری و هەموویە بەخوای ئەرێ بەخوای گیانە بە قوربانی پێ بەڵێ ئەوەی جوتانێ بوو یاخود ئەوەی دایان بینن ئەمە کە سوکاری ئەو هاوڵاتیان ئەوەی کە تەرمەکەی دۆزراوەتەوە بازەوە دەکەن کە خۆی خەریکی کاری کشتتوکاریە و شوفێری دەڕاستەیە و
خۆیان باز دەکەن دوای چەند مانجێک اینجا تەرمەکەی دۆزراوەتەوە و ئێستا لە بەردەم پەیمانگە پزیشکی دادوەری و داوای ئەوە دەکەن کە بکەرانی ئەو کارە بدۆزرێن و با سزای بگەێنرێت و خۆشتان گوێتانێ بوو لەوەی کە ئامۆزاکەی باسی لەو کرد کە ئەوان پێیان وتراوە لەلایەن ئێمەواتە لەلایەن دەستگامنیەکانەوە دەستگیر کراوە ئەمە بە قسەی ئەوان و 2000 تەرمەکەی دوای ئەو دەمانگە دۆزراوەتەوە.